سڵاوتان لەبێتوم کاتتان باش بەیانێکی باش و پەڕوزە دەست پێ بکەن بەیانی تۆش باش سۆبان باشتر هەز لە هەر شوێنێک بینەر و بیسەری بەیانی 24 لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە بۆ هیواین کە کاتێکی باشتان هەبێ بە تەندروستێکی باشەوە گوێبیست و بینەری ئەو بڕگە و بابەتانە بن کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە بۆ هیوایم کە بتوانین بەیانیەکەتان خۆش بکەین. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لە شتان ساغ بێ هیوای باشترینەکانتان بۆ ئەخوازین لەگەڵ ئەم یەک کاژمێری کە پێکەوە دەست پێکەین هیوای ئەوە ئەخوازین کە دەستپێکی ڕۆژێکی باش و پڕ وزە و پڕ لە شادی و پڕ لە تەندروستی بێت و بۆ هیوایی کە بتوانین و بابەتانی کە بۆ ئێوەمان ئامادە کردو جێ ڕەزامەندیتان بێت جا بابەیەکەوە بچینە ناو پرۆگرام و ناونیشانەکان ببینین بزانین ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 چی تێدایە بۆ ئێوە. لە هەولێر فستیڤالی ئاهەنگگێڕان و چالاکی کولتوری هیندیەکان بەڕێوە چوو. 11 ژنە ڕۆژنامەنووسی یەمەنی لە کوردستان خولی پێگەیاندنیان بۆ کرایەوە. پێنجەمین خولی پێشەنگەی کتێب لە سلێمانی کۆتایی هات. تاوەندێک کە بە هندیەکان ئاشنابین دەزانین زۆر جۆرە فستیڤاڵیان هەیە زۆر جۆرە جژنی تایبەتیان هەیە و چالاکی تایبەتیانە جا بۆ هەر کوێکیشە چەند هاژە ئەو کولتورە تایبەتی خۆیان لەگەڵ خۆیانە یەکسەرە ڕەنگە و ڕەنگ ئەوە شتێکی زۆر جوانە بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر خەڵکی هەر وڵاتێک کە دەچنە شوێنێک ڕێک کولتورەکەی خوانە بنەڵێن ئێمە ئەمەین شانازیەکەن بە کولتورەکەی خوان جا هەندێکان لە هەر کوێک بن وەگوتم کولتورەکەشیان لەگەڵ خۆیان بۆ شوێنە دەبن کوردستانی ژمارێکی زۆر هاوڵاتی هندی تێدا دەژی کە بۆ کارکردن لە کوردستانی شتێجێ هەر دوێنێ لە هەولێر فستیڤالی کێرلای هندیەکان بەڕێوەچوو کە ساڵانە هندیەکان لێکی کانونی یەکەمە بە بۆنەی ئەو فستیڤالە ئاهەنگە گێڕن و چالاکی کولتوری تایبەت بە خۆشیان ئەنجام بدەن جا هەر یەک لە ئێمە پێم وابێت یادەوەریمان هەیە لەوەی کە بە منداڵی چەند ئاشنەی یاخود چەندمان حەز بە کللتوریان بوو بەرج لە ڕەنگەگە و ڕەنگەکانیان و وەرانی جوڵەی سەماکردن و فیلمەکانیان لە سینەماشەوان زۆر پێشکەوتون دەمێکە فیلمی سینەماییان هەیە بۆیە کەم کەس هەیە کە لەگەڵ کولتوری هندیەکانە ئاشنانە بێ با پێکەوە لەم بابەتە ببینی. لە هەر کوێبن کەلتوری خۆیان لە یاد ناکەن کێرلای هندیان هێناوەتە هەولێر لە فێستیڤالێکدا کە بە فێستیڤاڵی کێرلای ناسراوە لای هندیەکان لە هەولێر بەڕێوە چوو هندیەکانی دانیشتووی هەرێمی کوردستان بە پۆشینی جلوبەرگی ڕەسەنیان بەشداریان کرد. هەموو کەسێک لە هیندستان بەشداری ئەم فێستیڤاڵە دەکات ئەوان دێن بەشدار دەبن بۆ خواردن و دانس و کولتور و چێژی لێ دەبین و کاتی خۆش بەسەر دەبن. پەیامی کولتوری هندی دەگەێنینە کوردەکان کە چۆن ئاهەنگ دەگەێڕن و کولتور و سروشتمان چۆنە دەمانەوێت ئەمە بەگەلی کورد بگەێنین تەنیا لەبەرم هۆکارە ئەو بۆنێمان کردووە بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ کوردەکان دروست بکەین. هیندستان ساڵانێکە لە بواری پزیشکی و دەرمان لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکات لە ڕێگەی ناردنی نەخۆشانی کوردستان بۆ هیندستان و هێنانی پزیشکی پسپۆڕی هیندی بۆ ئێرە. بەم نزیکانەش سنتەرێکی پزیشکی هیندی لە هەولێر بۆ نەخۆشان دەکرێتەوە. چاوەڕوانین پەیوەندیە کللتوری و بازرگانیەکانمان بەرەو پێش ببین دامەزراوەی تەندروستی زۆر باشمان هەیە کوردێکی زۆر بۆ چارەسەری پزیشکی دەڕۆنە هیندستان چونکە دامەزراوەی زۆر باشمان هەیە و چاوەڕوانکردنێکی زۆری ناوێ و نرخەکەی هەرزانە ڕۆژانە ڤیزە بۆ چارەسەری تەندروستی دەردەکەین هەروە هیندستان لە بواری تەکنەلۆژیای زانیاری بانک کشت و کاڵ بەناوبانگە چەندین پزیشکی باش دێنە هەولێر و سلێمانی و دهۆک بۆی لە بوارێکی دیاریکرا و یارمەتی نەخۆشەکان بدەن دڵنیام ئەو سەردانەی پزیشکەکان بەردەوام دەبێت و نەخۆشخانەکانی هیندستانیش لە هەرێمی کوردستان دەکرێنەوە کە لە پور و خواردنە جیاوازەکانیان لەسەر تەختەی شانەوەی هیندیەکان بەرجەستە بووە چەندین گۆرانی و هەستی هونەری پێشکەش دەکرێت
کە هونەرمەندانی هیندی وەکو ئامانەتێکی مێژووی پاراستویانە. شەیمەوایس کوردستان 24 هەولێر. هەر لەگەڵ سارد و سەرمایەت یەکسەرەوەی کە ئێمە بیری لێ بکەینەوە کاڵە مەمەیانی کووردە حیاتەکە کە بیری لێ بکاتەوە خواردنی چەور و گەرم و خۆش سەر و پێ قاس خەل ئەمانەیە جا چاوەڕی بەفرێکەکەن کە یەکسەر قاز و خەلەکەی بۆ لێ بنرێت. بەڵێ جا ئەو لێنانەی کە خانمێکی کورد لێ ئەنێ هەر زۆر جیاوازە بچی بۆ هەر شوێنە و قەل و قازە بخۆی وەکۆی خۆمان نییە کە لە کوردستان دروستەکرێت ساڵانە لەگەڵ هاتنی سەرما دابەزینی پلەی گەرمی خواست لەسەر گۆشتی پەلەوەرەکان کە پەلەوەری خۆماڵیشن بە تایبەت قەل و قاز زیادەکە. ئەم ساڕ هەر کیلوێ قاز یان قەل نزیکەی 4000 دینار بەراورد بە ساڵی ڕابردوش بەرزتر بۆتەوە. هەر بۆیە فرۆشیارانی ئەو قەل و قاز و پەلەوەرانە باسی واکەن کاڵەن بە تایبەت کە نرخەکەی بەرز بۆ تۆ لە ناوی قازی کوردی خۆماڵی وەجگە لەوەش سۆڤان قازی کوردیەکە مێیەکەی ئەمە فرۆشی زیاتر لەسەرەوە خواستی زیاتری لەسرە چونکاڵەن قازی مەیە زۆر تامەکەی خۆشترە لە قازی نێرە لە بروی چەورتریشە لەوە شایتر هەر مەینەکان ئەفزەڵترن نە؟ بەڵێ با پێکەوە ببینین و دواتر دێنەوە لاتە. کەش و هەوا ساردی کردو و بازاری پەلەوەرە خۆماڵیەکان قەل و قاز بە تایبەتی خۆش بووە. ئێرە قەرەباڵغترین بازاری میلی فرۆشتنی پەلەوەرە خۆماڵیەکانی بیداری ڕاپەڕین و دەکەوێتە قەزای حاجیاوە. لە هەر جۆرە پەلەوەرێکت دەوێت لێرە دەستت دەکەوێت. قازی شامیمان هەیە، هەنگاریمان هەیە، خۆماڵیمان هەیە، تۆڵۆس هەیە، هۆرمەگۆر هەیە، بوغاری هەیە، بەڵام زیاتر قازی خۆماڵی دەفرۆشێ بۆ خواردن. لەبەرەوەی قازی خۆماڵی قازێکی زۆر خۆشە، تا بڵێ مێیەکەش قازی مێیە چەورە، قازی نێرە ئیشکە. حالەشیش سوورەکەی ئەو بەڕغبەتە ئەگە هەیە بە خۆماری بەخێوەکە بەخۆی ناماری خۆی بەخێوەکە ئەوە تامی خۆشترە و نەک لەوەی کە بە عەلەف بیت هەیە بەس بە عەلەفی بەخێوەکە ئەوە تامی زۆر خۆش نییە. وەڵا ئەمە بەخۆی بەگەرم و بۆ زۆی بەخێوەکەی. لە هەموو وەرزەکانی ساڵ خواز لەسەر بەروبوومە خۆماڵیەکان زیاترە، بەڵام کاتێک یەکەم بارانی ساڵ دەبارێت ئیدی خواز لەسەر قەل و قاز زیاتر دەبێت. هەر کەس دەبینی دێت لەو بازارە قەلێک قازێک مریشکێک کەڵەشێرێکی شامی دەگرێتە بن باڵی و دەیەوێت سفرەیەکی پێ بڕازێنێت. بازارەکە لە ڕۆژانی هەینی قەرەباڵغترە. ماتێنمی هاوڵاتێکی چینیە، موسڵمان بوو ناوی خۆی ناوە یەحیا. ئەو بە دوای گۆشتی حەڵاڵدا دەگەڕێ و دەڵێت هاوشێوەی ئەو بازارە میلیانە لە چین زۆرە. الحمد لله اليوم أتينا هذا مكان حيوان ميدان حيوان يعني هذا مكان زور خوشة وحيوان فولة ونفر يعني فولة ومعاملة جيدة الحمد لله يعني زور خوشة يعني بالضبط يعني تقريبا أكو مكان نفسه بالسين. بەراورد بە ساڵی ڕابردوو هەر کیلۆیە قاس یان قەل 3 بۆ 4000 دینار گران بووە، بەڵام گرانی کاری نەکردوتە سەرخواستی ئەو کەسانی هەواداری پەلەوەری خۆماڵی بە تایبەت قەل و قاس. قاز ئەو ساڵ گرانترە، خەڵک بە دوای شتی خۆماڵیەوەیە، زیاتریش داواکاری زۆری لەسرە بۆیە ئەمە یەکێک لە هۆکارەکانێت کە گرانە. هۆکارێکی تریشی ئەوەیە ئەو ساڵ بڵنی کە لای بەهارێ مانگی سێکە ڕابردوو ڕێژەی هەڵێنانی هێلکە زۆر کەم بوو، یعنی ئەگەر هەڵیشی هێنا بە ڕێژەی مردن زۆر بوو. بەشێک لەوانەی لێرە لە بازارەکەن مامەڵەکارن و بژێویان لەسەرەوە کاسیبیە، بەشێک تەنها دەکەڕن و بەشێکی دیکەیان خۆیان پەلەوەر بەخێو دەکەن و ئەوان تەنها دەفرۆشن. قارەسەمین کوردستان 24 حاجیەوە. ئێستا لە کوردستان جۆرەها خول و با بڵێن ڕاهێنان دەکرێتەوە بۆ میدیاکاران. جا ئەوەی کە ئەو خولانی کە دەکرێتەوە زیاتر بۆ خەڵکی
کوردستانە بەڵام ئێستا پێشکەوتنێکی دیکە بەخۆیەوە دەبینە کوردستان ئەو خول و ڕاهێنانەی کە دەیکاتەوە لە بواری میدیا خەڵک لە دەرەوەی کوردستانە و لە وڵاتانی دیکەەوە دێنە کوردستان و لێرە بەشداری لەو خولانە دەکەن. تۆ پێ دوایە ئەمە هۆکاری چییە سۆبان؟ بەهۆی بوونی ئەو جۆرە ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستان هەن پاڵنەرن بۆ خانمان پاڵنەرن بۆ گەنجان دەرفەتی دروست کردووە بۆ ئەو وڵاتانەی کە ئێستا لە ناو جەنگان یاخود ئێستا لە بارودۆخێکی نالەبارن هەرێمی کوردستان بەهۆی ئەو ئاشتی و ئارامەیە کە هەیەی بتوانن بێنە ئێرە ئەو شتانی کە ئەیانەوێت ئەنجامی بدەن ئەو خولیانەی کە هەیەە ناتوان لە وڵاتی خوان ممارەسەکەن لە سەقامگیری ئەم هەرێما کە هەمیشە ئینشاڵڵا هەر ئەو باڵی سەقامگیری بەسەر سەریەوە بێت بتوانن لێرە ئەو خولانە بینەوە ئەمە بۆ هەرێمی کوردستان زۆر زۆر گرنگە. بڵێ لە چەند ڕۆژی ڕابردووشا بوو کە بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژ ڕێکخراوێکی فەڕەنسی خولێکی ڕاهێنانی لە شاری هەولێر کردەوە بۆ ژمارەیەک لە خاتوونی ڕۆژنامەنووس و لە وڵاتی یەمەنەوە هاتبوون ئەم خانمانە ڕاستە سازین یەمەن و ئەو ناوچانە ناوچێکی گەرمی جەنگن بەڵام ئێستاوەتە ڕۆیان کردوتە کوردستان بۆی کە بزانین ئێمە کوردستانمان ئارام و ئاوادانە و ئەو ژنانە زیاتر لە بواری تەکنیکی میدیایی و پۆدکاست ڕاهێنانی تایبەتیان ئەنجامدا. بەڵێ جا ئەمە زۆر گرنگە ئەوەی کە دەیبینین ئێمە لە خانمان زۆر جار خانمان بەس لە بەردەمی کامێرەکانن پێشکەشکاری دەکەن کەمتر لە ناو کاری تەکنیکی و کاری با بڵێن پۆدکاستن. ئەم خولە تایبەتمەندی و جیاوازەکەی ئەوەیە کە ئەو خانمانە کاری ڕاهێنانەکە لێرە لەسەر بابەتە تەکنیکیەکان و پۆدکاستەکان ئەوان بە بینینی کوردستانیش زۆر دڵخۆش بوون بۆ ئارامیە بۆ ئازادیە کە لە کوردستان هەیە بێگومان هەر کەسە بێتە ئێرە سەرسامە و جگەلەوە هەلی ئەوەیان بۆ ڕەخساوە کە بەبێ هیچ مەترسیەک ڕاهێنان تایبەتی خۆیان لێرە بکەن دایشە خۆیان لەگەڵ بچنەوە بۆ وڵاتی خۆیان. ڕاهێنانی تەکنیکیان تەواو کردووە بەم جۆرە خۆیان ئامادە دەکەن. دەیانەوێ چەندین پۆدکاستی تایبەت بە پرسەکانی ژن و کاری میدیا پێشکەش بکەن. ئاڕوا ماوەی 3 ساڵە بێژەری ڕادیۆیە لەگەڵ 10 هاوڕێی دیکەی لە وڵاتی یەمەنەوە هاتوونەتە هەولێر لالایەن چەند ڕاهێنەرێکی ناوخۆیی و نێودەوڵەتی ڕاهێنانی تایبەتیان کردو و ئاشنای کوردستان و خەڵکەکەشی بوو. احنا لأول مرة يمكن نكون صحفيات دخلنا على أربيل ووصلنا لە هەولێر ئەزمونێکی جوان و نایابمان هەبوو زۆر شت فێر بووین لە ڕووی ڕۆشنبیری و ڕۆژنامەوانیەوە بە تایبەتی ڕاهێنانەکانی بۆدکاست بۆ ئێمە وەکو ڕۆژنامەوان و وەکو ڕاگەیاندنکار زۆر گرنگ بوو. چانسێکی گەورەمان هەبوو کە لەم ئەزمونەی هەولێر بەشدار بووین بە تایبەت کە ئەمڕۆ بۆدکاست زمانی ئەم سەردەمەی جیهانە لە ئێمەنیش زۆر پێویستیمان پێێتی و دەتوانین لەوێ کەڵکی زۆر لە ئەزمونەکەی ئێرە وەربگرین. ئەم یاستە ژنە ڕۆژنامەنووسا بەهۆی بارودۆخی وڵاتەکەیانەوە کەڵکیان لە ئاسایش و ئارامی کوردستان وەرگرتووە. لێرە لە هەولێر لە خولێکی تایبەت چەندین ڕاهێنانیان بینیوە. لەوەشدا ڕێکخراوێکی فەڕەنسی هاوکاریان بوون کە ئامانجیان هاندانی زیاتری ژنانە لە مەیدانی میدیادا. لایف پۆدکاستێکە کە وەکو ئەنجامێکە بۆ 2 هەفتەی ڕاهێنان بۆ کچانێک کە لە وڵاتی یەمەنەوە هاتوون لەبەر ئەوەی کە بارودۆخی ئەمنی لە یەمەندا باش نییە ئێمە هەولێرمان هەڵبژارد کە شوێنێکی پارێزراوە و لێرە ڕاهێنانەکانیان ئەنجام بدەن و هەروەها بۆ کارکردن و بینینی ئەو فێرخوازانەشمان کە لە کوردستان و عێراقدا سوودمەند بوون پێشتر لە پرۆژەکانماندا. ئەم چالاکیە تەنیا ڕاهێنانێکی مەیدانی نییە بەڵکو دەواازەیەکیشە بۆ ئاڵوگۆڕی کللتوری نێوان کوردستان و وڵاتانی جیهان. دەنگی ژنان بەبێ سنوور کۆکردنەوەی دەنگی سەرجەم ئەو ژنانەیە لە کۆمەڵگاکانی خۆیان هاتوونەتە مەیدان بە دەنگ و ڕنگ بەکاری میدیایی بانگی دادپەروەری و یەکستانی دەدەن لە ناو کۆمەڵگا کەپکراوەکان و پڕ لە شەڕ و ئاژاوەکان دەیانەوێ دەنگی خۆیان دەرببڕن و بوونی خۆشیان بستەلمێنن. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر. زۆرە نەو ژنانەی کە لە بواری میدیا ئێستا بوونەتە ئەستێرێکی گەورە لە جیهان یاخود دەتوانین بڵێن
سنگیان ناوە بەبەر ئەو دۆخە سەختەی کە هەیە بۆ بەرەنگاربوونەوە یاخود بۆ تێپەڕاندنی هەموو ئاستەنگەکان و هەن ئیدی ئەوان لەوە تێپەڕیون کە بڵێن مافەکانمان ئەوان ماف بۆ ئەوانی دیکەش وەرەگرن لە بواری دیکەدا هەر بۆ خۆی دانانی ڕێکخراوێک لەلایەن ژنانەوە یاخود کاری ڕێکخراوی و گەورەکردنی ئەم ڕێکخراوە لە بواری دیکەشدا ئەمە گەورەترین شۆڕشە کە ژنان دەستیان پێکردو و چەندین پاڵەوانی گەورەشی تێدایە. جا جوانەکەی لەوەیە کە باسی ئەو خانمانە بکەین باسی جیهانەکەین خانمێک هەبێت کە کورد بێت بوو بە ئەستێرە خانمێکە بێت کە کورد بێت جگەل لە مافەکانی خۆی کە بەدەستی بهێنێت شەڕ بۆ مافی ژنانی دیکەش بکات ئەگەر ئەوانیش بە هەمان شێوە و دۆخی ئەو لە ژیانێکی تاڕادێک هاژە بمانەوێت نەمانوێت هەموو پارچەکانی کوردستان بە زۆر کێشە و ئاڵۆزیات تێپەڕین چ لە باشوور بن چ لە ڕۆژهەڵات چ لە باکوور و چ لە ڕۆژاوە هەر هەمومان دوجار کوردین و کوردستانین هەوڵی ئەوە ئەدەین کە بۆ بەرزکردنەوەی ناوی کوردستان و نیشاندانی ناوی کوردستان ئێمە هەنگاوێک بنین جا خات و شەیدا حیسامی دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراو و هاریکاری مرۆیی و ڕۆژنامەمانێنی فەڕەنسیە ئەم بەیانی میوانی ئێمە زۆر شانازی بە بوونت ئەەکەین لێرە بەخێر بیت بەخێر هاتی خات و زۆر سپاس بۆ ئەو پێشکەشکردنە بەڕاستی خۆم بە ئەستێرە نبینم بەس زۆر پێ خوشحاڵم کە حزورم هەیە لە بەرنامەیە جارێ ئەم بەیانی پێمان بڵێم هەموو ئەنەرژیت لەکوێ بوو ئەنەرژی وڵی نەخەوتم ماندووم زۆر لەبەرەوەی کە وەکو باستان کرد ڕۆژنامەوانەکانی خەڵکی یەمەن ساعت دوی بەیانی گەیشتنەوە عەدەن ئەم دوی بەیانی ئەمڕۆ ئیتر گەیشتنەوەیان خۆیان و هەروەها ئەو ماتریاڵانێک کە بۆمان دەستەبەر کردوون ینی لەگەڵیانە بوو گەڕانەوەیان بۆ ئەوێ بۆ خۆی ینی چاڵنجێکی زۆر گەورە بوو کاتە ئێوە هەر لە هاتنیان هەتا گەڕانەوەیان چونکە جەنابەت سەرۆکی ڕێکخراوەکەی هەر لە سترێسی هەتا گەڕنەوە بە سەلامەتی بۆ شوێنی خۆی من نەکس تەنهاوەنی بڵێم کە سەرۆکی ڕێکخراوەکە بمیان لە بەرەوەی دامەزرێنەر من خۆم چونکە هەموو پرۆژەکان سەرپەرشتی یەکەم لە ناو فیلدم ینی مەدانی خۆم کار دەکەم نەخەوتی هەتا ئەوان هەتا گەیشتن ناوەڵ نەمتوانین لە بەرەوەی کە پێویست بوو ینی هەر لەنا ئۆپرێشنێکین ئەگەر ینی گیریان خواردایە لەمە لە نەک تەنها من سەفری فەڕەنسا بۆ یەمەن ئەویش لەگەڵمان لە کۆنتاکت بوو سەفری یەمەن لە پاریس هەروەها ئەگەر هاتوو گرفتێکیان بۆ دروست بێت چونکە بەڕاستی ئەمە دەست پێشخەری بوو نەک تەنها بۆ ڕێکخراوەکە ئێمە نەک تەنها بۆ کوردستانیش ینی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە کاکالی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە پاریس زۆر هاوکاری کردین بەڵکو بۆ فەڕەنساش دەست پێشخەری بوو کە ئەم جاران لە بڕی ئەوەی کە ئێمە ڕۆژنامەوانەکان بەرینە وڵاتی مەسر یا بیان بین بۆ ئامان چکە عادەتەن وایە یعنی ئێمە ئەو وڵاتانەیە کە ناتوانین بچینە ژوورەوە وەکو یەمەن وڵاتێکە کە شەڕە وە تەنها ناوچەیەک ئێمە توانیمان ئەو کچانەیان تیا بهێنینە دەرەوە عەدەنە بەشێک یعنی وەکو لە باشووری یەمەنە ئەیان بینە مەسەڵەن ئەمان لەوێ کویان دەکەینەوە یان لە مەسەریان لە لوبنان بەڵام بارودۆخی ئێستای ناوچەکە زۆر خراپە ئەوە یەک دووش بەڕاستی من بیرم لێ کردەوە وتم ئێمە لە 2019 ڕێکخراوەکەمان لە هەولێرە ئەو هەموو بەرنمەیەمان هەیە ڕاهێنانمان هەیە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و هەروەها ناوچەکانی تری عێراق ئێمە ژنان پەروەردەکەین لە بەشی تەکنیکی و بۆچی بیان بەمە وڵاتی تر بۆچی نیان هێنمە وڵاتی کە جارێ خۆمان تۆمار کراوین تیمم لێرە هەیە ستۆدیۆم لێرە هەیە و ئەو سەقامگیریە کە لەم ناوچەیە هەیە بڕاستی با دەرکەوێت بۆ هەموو کەسێک ئێستا چ بۆ حکوومەتی فەڕەنسیە چ بۆ تەنانەت بۆ ئەوانەی کە ڕێکخراوەکانی تر کە ئێستا مەسەڵەن وەکو CFI کە بۆ گەشە پێدانی میدیایی کار دەکەن لە چەند وڵاتێک ئەم چالاکیان ناکەم بۆ ئەوانی شتێکی تازە بوو خات و شەیدامە تەواضع لە جەناب تۆکاڵی من ئەستێرەنیم ئەگەر ئەمە کەسێکی خانمێک بەو شێوە کارکات و هزر و هۆشی لە لای ئەوە بێت کە کوردستان ئاوها بناسنێت بەڕاستی ئەستێری قوبوڵیەوە ناکەم لێرە جا باشە خات و شەیدا تۆ باسی ئەم کارە قورس و گرانانەکەیت و بەم شێوەیەش کە سۆڤان ئاماژەی پێکرد با بینەوە سەرەتا دەستپێکی ڕێکخراوەکەتان دامەزرێن کە تۆ وەکو دامەزرێنەرێکی بوویت باسی دروستبوونی ڕێکخراوەکەمان بۆ بکە ئەجێندای تەواوی کارەکانی ڕێکخراوەکە چییە لەسەر چ بنەمایەک دامەزراوە لە سەرەتەوە ئەمن ژیانم لە سێ بەش پێک هاتووە بەشێکی لە ڕۆژهەڵات بووم تا تەمەنی 7 ساڵی بەشێکیشی لە باشمە لە باشوور خۆمان پێگەیاندووە لە وەکاری ڕۆژنامەوانیم لە تەمەنی 20 ساڵی دەست پێ کردووە لە سلێمانی بوومە
بۆ ماوەی تقریبان 12 ساڵ نووسیومە وەرگێڕانم کردووە فۆتۆگرافیم کردووە دامەزێنەری بەشی چاپ بڵاوکردنەوەی رادیۆنەوە بوومە یعنی ئەوە یەکم هەبووە ئەزمون ڕێگایەکی بڵێن گەشە پێدانم هەبووە لە باشوور پێش ئەوەی بچمە فەڕەنسا بۆ خوێندن بۆ ماسەرەکەم ڕۆشتمەتە فەڕەنسا لە چوارچەی پرۆگرامێکی گەشە پێدانی ژنان کە بڵێن دەست پێشخەریەکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەگەڵ زانکۆی بریستڵ کە خاتونە زەنبەگیخانی و کاتە سەرپەرشتی دەکرد من خۆمم بۆ کاندید کرد و بۆم دەرچوو بورسێک بوو کە بتوانم ماستەرەکەم لە بەشی ڕاگەاندن بخوێنم لە فەڕەنسا بەڵام دوای ئەوەش هەر گەڕامەوە کوردستان و کاتێک کە گەڕامەوە بۆ کوردستان چەند ئایدیایەکم پێ بوو ینی بیرۆکەکانمەوە بوو کە بتوانم بڵێن ئەوانەی کە توانان لە میدیا و لە ئارتا هەیە بتوانم یعنی یارمەتیان بدەم ئاژانسێکم دانا بەڵام ئاژانسەکە ساڵی 2013 بوو کە داعش هات بەڕاستی تر نەمتوانی ینی شتێکی زۆر زەحمەت بوو و ئەو مەتریاڵانش کە هێنا بووم لە پاریسەوە چونکە مەتریال فۆتۆگرافیم هێنا بوو هەموویم بردە ناو کەمپەکان لەگەڵ کچانی ئێزیدە دەستم کرد بەکارکردن ینی سەرتاکەی گەڕێتەوە بۆ پرۆگرامە کە لەگەڵ یونیسەفی عێراقا دەستم پێ کرد و کۆمەڵێک کچی گەنجی یێزیدی کە هەندێکیان لەژێر دەستی داعش ڕزگاریان بوو هەندێکیشیان بڵێن لە هەر لە شەڕەکە و بڵێن لە سنجار ڕایان کردبوو هاتبوونەوە لە ناو کەمپی خانکە ڕاهێنانی فۆتۆژۆرنالیسمم پێکردن بۆ ئەوەی کە ئەم کچانە لە جیاتی ئەوەی کە وەکو قوربانی دەربکەون وەکو دەنگ دەربکەون و خۆشیان بێن باسی چیرۆکی خۆیان کە نەک ڕۆژنامە نووسێکی بیانی بێت و ئەمانە وەکو چیرۆکێک و وەکو مۆزوعێک بەکاربێنە کە تقریبان ئەتوان بڵێم زۆر نمونەم هەیە کە وا بوو ینی مۆزوعی کچانی ئێزیدی بەس بابەت بوو ئیتر ئەو پرۆژەیە بەڕاستی هەر پرۆژێکی کورتخان بوو ئەوەیکی هەبوو ینی توانیان ئەم کچانە بە کامرەی بچووک فێریەوە بوون بڵێن چیرۆکێکمان بۆ بگێڕنەوە بە پێ و فۆتوانێک لە ناو کەمپەکانیان کرد و ئەمە بڵێن لەگەڵ یونیسەفا کە دەستم پێ کرد پرۆژێکی کورت بوو پارێکی کەمی تیا بوو ینی پارکە کەم بوو دوای کە ویستم گەشەی پێ بدەم ئەم کچانە زیاتر بەرەو پێشەوە نەچوە پێشەوە بەڵام لە UN شوێنی تریان بە مندا کاری باشە ئێستا نازانمەگەر لە پەخشا بێت ئەو وێنانە کە لە پشتی جەنابتەوەن بەشێکن لە کارەکانی بەڕێزت کە کردوتە خات و شەیدا چۆن ئەگەر بینە سەر ئەوەی کە باسی ئەوە بکەین ئێمە زۆر جار وا تەسەورمان کردو کە خانمان بۆ کاری پامنێری بۆ کاری بێژەری پێشکەشکاری لە ناو میدیا زۆر بارزن زۆر دەرکەوتون بەڵام سیرەکەم دیدی بەڕێزت زۆر جیاوازترە لە ڕووە تەکنیکیەکەوە ئێمە هەمیشە لە پشتی کامەرەکانەوە زۆرتر ڕەگەزی نێرە بینین لە ژووری کۆنتترۆل زیاتر ڕەگەزی نێرە بینین بۆچی بە گرنگت زانی کە خانمان لە بوارە تەکنیکیەکەوە ڕاهێنان بکەن و ئەوەیش کە هەستی پێکەم زیاتر کارەکانی تۆ سەرنجە لەسەر ئەوە وڵاهی ببوورەگەر زۆر قسم کرد نازانم کاتەکەم چەنەکە بۆچی ڕێکخراوەکە مەسڵم بۆچی و هەم ئامانجەکەی چێ وگو پرسیارەکەی جەنابەت بوو کە ئامانجی بەڕاستی تەنها کارکردن لەگەڵ ژنانان نییە ئامانجی بڵێن سەقامگیری و ئاشتی لە وڵاتانی شەڕ بەڵام بەڕای ئێمە دەنگی ژن توانای ژن پێگەی ژن ئەتوانێت کاریگەریەکی تایبەتی لەسەر سەقامگیری و ئاشتی هەبێت چکە کە ژن کە شوێن و پێگەی خۆی هەبێت کار ئەکات لەسەر گۆڕانکاریەکان ئێمە تۆ سێر بکە نەک تەنها لە میدیای لە هەموو بڵێن دانیشتەکانە لە هەموو ئەو ساحانێکی ئیشی تیاکرێت چ بە سیاست و بە ئەکۆنمی بە هەموو لایەنەکەەوە ژن حزوری نییە بمانەوە نەمانەوێت بەڕاستی حتا ئێستا و هەموو شەڕانێکە لە وڵاتانە ئەکرێ مێزی نێگۆسیشنەکان هەمووی پیاوان یەک ژنیتیانە جاران مەرکلێکمان هەبوو ئێستا مەرکلیش نامەوە ئێستاش هاتمە کوردستان بیشوە لەگەڵ هەموو ڕێزم بۆ ئەو برایانە کە کارەکەن لێرە ینی هەموو ئەوانەی کە ئێستا من بینیم لە ژووری کۆنتترۆل هەموو پیاون بەڵام من پێتان ئەڵێم هەر ئێستا هەر لەم هەرێمی کوردستانە هەر لەم هەولێرە من نەتوانم یەک ژووری کۆنتترۆلتان بۆ بکەم بە کچ هەموویان یعنی تەکنیکی ئامادەن کە کار بکەن بەڵام بەداخەوە مەجالیان نادرێتێ نمونەیەکی بچووکتان پێڵێم یەکێک لەو کچانەیە ئێمە 3 ساڵە کاری لەگەڵاکەین فێری لە ڕووی بڵین دەنگەوە فێر بووە ینی بەڕاستی توانین بڵین ئێمەش هەمانە ئەمێ ئاماژە بۆ بکەم لە بەشی کۆنتترۆلی ئێمە دوو خاتونمان هەیە یەک خات و بشکوش کە وەکو هەندەسەی دەنگ و خاتوارە زوش کە لەسەر ئۆتۆکیۆ کار دەکات ئێمە هەمان دەمێ بڵێم ئێستا ئەو خاتونانە کە من ناسم بەڕاستی ئافرین دەستیان خۆش بچکە ئەزانم بۆ وەرگرتنی و شوێنە پێویستە شەڕی بۆ بکەیت پێویستە ینی هەوڵ بدەیت بۆی ئەو شوێنە دەست بۆ ئەبێ بە پێ حەزیش بێ ئێستا جەنابتان لە شوێنی خۆت خەریکم پێشکەشی ئەم بەرنامەیەکەن بەڵام مەرجنی هەموو کچێک پێشکەشکار بێت لە ناو میدیایە
یان تەنها بڵین دەرکەوێت لەسەر شاشەکە جاویستم نمونەیەکتان پێ بڵێم ئەو کچێکی ئێمە ئەوەمان کرد ینی بەهێزمان کرد لە بەشی تەکنیکیا تەقدیمی یەکێک لەم کەناڵانەی کوردستانی کرد بەڵام وەرنەگیرا وتیان ببە بە پێشکەشکار وتی من نەمەیە ببە بە تەکنیکار وتیان مە مەجای تەکنیکاریمان نییە کچەکە نەیتوانی ئیشی تیا بکە هاتە دەرەوە و ینی بوو بە شتێک لەسەر دڵی ئەوت من ئەم هەمووە ماندوو بووم بۆچی هیچ کەسێک ئیشێکم لە کاتێکا سەلیقەی ژن لە بواری تەکنیکیا زۆر باشترە با پێتان بڵێم لە وڵاتێک وەک وڵاتی فەڕەنسا کەناڵە تەلەڤیزیۆنەکان 80% ژنەکانیان مۆنتەرەکانیان ژنن تەنانەت لە ناو سینەمای ئەوانەی کە کاری مۆنتاژەکەن زۆربەی زۆریان ژنن ئەگەڕێتەوە بۆ ئەو دقت و سەلیقەیە کە لە ناو ژنا هەیە بەتایبەت ئەو وردەکاریەکە ڕاستە ئەم کچانێکی ئێمە بڵین لەگەڵ یانە کارێکن بۆ یەکەم جارکەێنە ناو ستۆدیۆکەوە پیانەڵێن بڵین چۆن کار لەسەر میکسەرەکان بکەن هەندێکیان ئاوا لەرزەوە دەستیان ینی کچمان هەیە 10 ساڵە ئیشی کردووە لە ئیشی ڕاگەاندن و تەنانەت لە ناو ستۆدیۆش بووە وەکو ئێوە ئەڵێ هیچ کاتێ تەسۆری ئەوم ناکردووە کە بتوانم دەست بۆ میکسەر بەرم هەستم نەکردو ئەوە شتێکە کە بۆ من ئەبێت یاننا بەڵام ئێستا بۆ خۆی خێریکە پۆدکاستی خۆی بەرهەم ئێستا ئەو کچە گەیشت بەکوێەوەی کە باست کرد ئەو کچێکە بازم کرد سا لای خۆم کارەکە بەرپرسی ستۆدیۆ مەکانەتی لە هەولێر نمونیان زۆر بێ جێگە دەستیشیان دیار بێ باشە چۆن ڕێکخراوەکە گەیشتە ئاستی ئەو 50 ڕێکخراوە کاریگەری کە لە پاریس هەیە و بەشدارە لە هەموو لایەنە گرنگەکانی پاریس بگومان ئەو پرۆژانێک ئێمە ئەنجاممان داوت پرۆژێک مەکانەتی پرۆژەی دەنگی ژنان بە بێسنوور و هەروەها ئەو بڵین پرۆژەکانی ئێمە لە سێ بەش بکاتەوە بەشێکیان وەکو خولو فێرکاریە کە بڵین لە چەند وڵاتێک ئەکەین بەشێکیان بەشی پرۆتەکشنە ینی ژن چۆن خۆی بپارێزێت چه سایبەر سکوری بێت چه وەکو فیزیک بێ ینی چۆن بتوانین خۆتی تیا بپارێزی و یەکێکیشان مەسەلەی نێتوەرکینگە ینی چۆن بتوانین ئەم ژنانە بەبێ ئەوەی کە سنوور یان سێری بڵین ئەوەیان بکەین چ بەسەر بەچ نەتەوەیەکن سەر بەچە ئاینێکن سەر بەچ وڵاتێکن هەمویان لەسەر یەک ئاست بتوان ئەمانە پێکەوە لە پەیوەندیا بن و ئاڵوگۆڕ بکەن چونکە لە هەموو حاڵەتێکا تۆ چه ئایدیایەکت هەبێت چۆن بیر بکەیتەوە لە کۆتاییە تۆ کەسێکیت کە لەسەر یەک ئاستا و یەک گرفتت هەیە ئێمێژن گرفتمان زۆرە کاتێککە بمانێ بینە دەرەوەی ماڵەوە کار بکەین بۆیە ئەم چالاکیانێکی ئێمە کردومانە ڕێخستنی کۆنفرانسە سەفەرکردنی ئەم کچانەیە بۆ وڵاتانی تر و ئەم پرۆژانێش کە کردمان بەتایبەت پۆدکاست شتێکی تازەیە لە هەموو دنیاە تازەیە من شانسم هەبوو ئەحمەد ناتقم ناسی کە ساڵی 2019 تەلیفۆنی بۆ کردم بۆ پۆدکاستی خۆی تەلەفۆنێک لەگەڵ پێکەوە قسەمان کرد و کاتە خەریک بووم پرۆژەی مەکانەتیم لەگەڵ CFI نووسی و ئەو تەکنیکەی کە هەڵم بژاردە بوو فۆتۆژۆرنالیزم بوو بەس لەپڕوتم من چەند بە ئازادی لەگەڵم پیاوەیە قسەم کرد کە بە تەلیفۆن لە سیدنیەوە لەگەڵ ما بوو بۆیە پۆدکاستم بەلاو شتێکی نوێ و تازە بوو وتم بە ئەم جاران لە جیاتی فۆتۆژۆرنالیزم پۆدکاست بەکاربێنین و ئەمە توانی ئەنجامێکی باشی هەبێت چونکە پۆدکاست هەم تەکنیکە هەم ئەتوانی وەکو ڕۆژنامەنووسێک کاری تا بکەیت چونکە ئەگەر ڕۆژنامەنووسیش نەبیت و پۆدکاستیش بەڵێت چونکە لە کوردستانیش تا ڕادێگە توان بڵم نوێیە پۆدکاست لە هەموو زۆر بەڵێ لە کوردستان بەتایبەتی هەر زۆر نێ ڕەنگە بۆ ئێوە زووتر با بڵێنی کە لە ئەوروپا ئاژین زووتر گەشت بێت لە ناو کوردستانە زۆر کەم خەڵک ئاشنای پۆدکاستە ڕەنگە ئێستا کە باسێکن هەر خەڵکێک هەبێت نەزانم بەبەستمان لە پۆدکاست چییە دەمێ بزانم چەند گرنگە بتوانن هەوڵی ئەو بدەن ئەم بابەتە نوێ لەگەڵەوەی کە خۆی گەشاکە لە وڵاتە یەکسەر بهێنە کوردستانیشەوە ئەمە هێنامانەتە کوردستان چەند گرنگەمە بەستمەوەی چەند زۆر گرنگە لە بەرەوەی پۆدکاست پارێکی زۆری ناوێ مەتریاڵەکانی زۆریە من ئێستا مەتریاڵەکانی کوردستان بڵین ئەوانەی یەمن حتا ئێستامە لە عێراق و هەرێمی کوردستان 5 ستودیۆ مۆبیلمان هەیە کە توانی بە جانتای بخیتەوە کۆڵ تۆ بڕۆیت سەلبەغا هەمانە لە مووسڵ هەمانە لە کەرکووک لە سلێمانی لە دوهۆک ئەمە تەنها گەر باسی وڵاتی خۆمان بکەین هەرزانە ئاسانە کارکردن پێ لە ماڵی خۆتە توانی تۆماری بکەیت اینجا خۆی ئەسڵم بۆچی پۆدکاست پرسیارەوەت بۆ کردم بۆچی هەڵبژێران لە فۆرمی پاریس لە بەرەوەی کە ئەنجامیم پرۆژەیە ئەوەنە بڵێن ئازادی بۆ ژنانەدا کاتێکە کەوتنە قسەکردن لە ناو کۆنفرانسەکانە باسی خوانیان کرد نەتیجێ ئەم پرۆگرامەوە پەرەی سند کە ئێمەوە تقریبان 3 ساڵە ئێستا 2 حکوومەت بڵین فەندی پرۆژەکانی ئێمەکە حکوومەتی فەڕەنسی بە تایبەتی کە سنتەری قەیرانەکانیەتی و یەکێکیش ئێستا ئەڵمانیا دەستی پێکردو بە هاوکاریمان نەتیجەکەی بینی زانیان کە ئێمە چۆن بە ماوەیەکی کورت توانیمان بە پارەیەکی کەم دەستکەوتێکی باشمان هەبێت
ئێستا بۆچی گرنگە کە ئێستا جەنابەت بۆ نمونە لەگەڵەوەی کە پێشکەشکاریان بەرنامەیە حەزەکەی بابەتێکی تایبەتت هەیە بۆ خۆتە تەوێ ئیشی لەسەر بکەیت ئەتەوێت لە سوۆشیال میدیاکە تا شتێکت هەبێت کە قسە لە خۆتەوە بێت یعنی بیری خۆتە کە پەیوەندی بە کوردستان 24 یا پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە وەکو کەسێکی بڵین پرۆفشنال کە کار دەکەیت ئەتوانی لە خۆت ینی پۆدکاست بە خۆت دروست بکەیت و بڵای بکەیتەوە ببوورە قسەکەت پێ نابڕم ئاساییە گفتوگۆکەمان گەرم و باشە ئێمە بینین ئێستا سۆڤان هەمومانە بینین ئێستا میدیا بە جۆرێک کراوەتەوە کە خەریکە بێتە زۆر و بۆر بەڕاستی ئەمەمان بینی ئەچینە فستیڤالێکەوە بەدەیان خانمێکە بینی لەگەڵ کوڕێک کامێرەمانێک بە دوێتی بە مایکێکەوە تەنان مایکەکار پێشتر نەمان بینیەوە چۆنە یعنی ئەم زۆر و بۆریە ئەبێت یاخود هەر گرنگە ژن بێتە سەر شاشە ژن ئافرەت بە مایکێکەوە کاری میدیایی بکات یان ئیتر هەر کەس ویستی ئەمەوان ناکات بۆی کە کاتە پۆدکاستێکە بەیتر بیر و بۆ چوونی بە بێبوونی باگراوندێک هەڵڕژێ بۆ کۆمەلگا یان پێویستی بە ڕێکخراوێکە کە پێشتر ئەم کەسە ئامادەکراو بێ لە ڕووی ئەکادمیەوە تەواو ڕاهێنانی پێکرابێت خانمێکە لە شوێنێکی دیکە چەندین لانی دیکەی بینیەوە یان تەنهاوە نەگرنگە بڵێن ئەمە نیە خانمی میدیا کارمانێ ئەخر میدیا بە چه ئاراستەیەک ئایکات خۆی ئێزانی چی لە چەند پرسیارەکە زۆر زۆر جوانە لە برای لە چەند ڕێکەوە توانی وەڵام دێتەوە یەکەم ژن پێویستە لە هەموو شوێنێک بێت پێویستە لە بردی بەڕێوەبردن بێت پێویستە لەناو عەقڵی میدیاکەیا بێت ینی ئەو میدیایە ئەبێ ژن هەبێت بۆی بەڕێوەی بەرەوە بەڵام ژنێکی کاریگەر بەدنیاڵێ ئەو ویستم ئەوە بڵێم ئەجا کە باسی ئەوەت کردنا ژن پێویستە خۆی بۆ ئامادە بکە هەموو جارە بە کچەکان ئەڵێم یەکەم پرسیارم ئەوەیە ئەڵێم ئامانجتان چییە بەڕاستی و چیتانەوێت لە ژیانی خۆتانە چی ینی ڕوانگەتان چییە بۆ ژیان و بە ڕۆژنامەوانی بۆەوەی کە تەوێت دەنگی خۆت هەڵبڕی مەبەستت چییە بەڕاستی ینی ئەم پرسیارە قوڵە پێویستە ئەوەی بکەین اینجا پێویست ناکە بەڕاستی تۆ جامعات خوێن دەبێ بۆی ببیتە ڕۆژنامە نووسێکی باش پێویستە بەوەی کە ئەزمونێکی باشت هەبێ توانایەکی باشت هەبێ و توانەکان گەشە پێ بسێ یعنی گەشە پێ بدەیت هەر ئەستراکچەری میدیایی لە هەلەسەرەوە هەرتاک و خوارەوە پێویستە بەڕاستی ئەو یەکسانی ژن و پیاوێت تایە بێت لەبەرەوەی کە تو لە ناو کۆمەڵگەیەژی کە نیوێ ژنە نیوێ پیاوە و ئێستا ژیان بەرەو بەپێی ئەوەی کە خۆمان نەزانین ینی ئینتەرنێت وای کردووە دەرگای بۆ هەموو کەسێک کردوێتەوە ینی تۆ ئەگەر ئامادە نەبیت سوۆشیال میدیا زۆر 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 شتێکی مەترسیدارە ینی تۆ سەری سوۆشیال میدیای کوردی بکە بەڕاستی جاری وایە ینی ناوێرم سەری بکەم ئەڵێم با تووڕە نەبم مەسەلەن ئەم فیسبوک و ئەنستاگرام و تیکتۆک کەسانێک لە ماوەی 2 دقیقە لە ماوەی 2 دقیقە تووڕەتەکە کەسانێک یا ڕەشبیتەکڵی ئێمە هێشتا لەم ئاستین ڕاستە بەس ینی کچەکان کەمپینێکیان ڕێکخستووە بڵین تیمەکەم کەمپینێکیان ڕێکخستووە اینجا پیاوەتم وتیان لایڤێک بکەرەوە لەسەر پلتفۆرمی مەکانەتی دادنێت بۆ یەکەم جار لایڤم کردەوە تا ئێستانم کردووە لایڤ ئەنستاگرام لەگەڵ ئەحمەد پێکەوە باسی تەکنیکی پۆدکاست و شتیوامان کرد هەر لە ناو ئەو لایڤەیە بەحمەدیشم وتم هەر ئێستا ئەوە هەستم بۆ هات چەند بەرپرسیارەتیە کە تۆ لایڤەکەیتەوە قساکەی زۆر ڕاستە ئایتە زۆر شتێکی ئەوەیە جا بۆیە من قەناعەتم وایە ئەڵێم ژن ئەبێ خۆی دروست بکە پێشەوەی دایە مافەکانی بکە ینی پێشەوەی بڵێ من ئەمەیە ببم بە کامێرەمان پێویستە خۆتی بۆ دروست بکە خۆتی بۆ ئامادە بکە حەزیشت لێبێ و شارەزابی مافەکەت چییە مافی خۆت بناسی کە تۆ نەزانی ناسی زۆر ناتوانانی داوای چی ئەەکەیت ئێستا شتەکان هەموو کلێشە بووە ها لە چوارچێوە دانراوە مافی ژن جارە تۆ بۆسە تۆ بزانە سم مافت چییە وەکو ژن وەکو دایک وەکو جا بەپێ ئەو چوارچەوەی کە تایەژیت بەپێ و کۆمەڵگەی کە تایەژیت ئەمە هەمومان من کچێکی کوردم بڵێ لە ناو بنەماڵەیەکی شێخ و لەگەڵ بناو بنەماڵەیەکە گەورە بووم کە هەمووی چوارچێوە بووە بەڵام توانیمە تا کۆتاساتەکانی مەسەلەن ژیانی باوکم ئێمە بتوانین پێکەوە بە احترام و بە ڕێزەوە ینی لەگەڵێکە هەڵسوکەوت بکەین لە حاڵێکە بیرۆکەکانمان زۆر زۆر لەیەک جیاواز بووە ینی هەموو جارە پیانەڵێم ئەم کچە یەمەنیانەی کە هاتنە ئێرە تەبعاً من یەکەم جارە بۆ شێوازە لەگەڵ کچانی یەمەنی تەعاملەکەم لە حاڵێکە تقریباً 3 ساڵە کاریان لەگەڵ ئاکەم بە شێوازی ئۆنلاین ترسێکم تیا دروست بوو کە چۆن بتوانم ئەو باڵانسە دروست بکەم لە نێویان ئەم کچە یەمەنیانە و لە نێوان کچەکانی خۆمان وەکو کورد لە نێوان عەرەبەکانە چونکە ئێستا ئەمە ئەو ڕۆژەی کە ئێستا بەخێر بێت هێرۆخان بوو هات ئەوەیەکی کرد راپۆرتێکی کرد کچانی مەسەلەن سووریامان لەگەڵا لوبنانمان لەگەڵا ئەجا کچانی بەغا مووسڵ و کەرکووک و جا کچانی کوردی بڵێن ناوچەکانی تر ئەو تێکەڵەیە زۆر گرنگە
ینی پێشەوەی بن پێم وتن بە ئۆنلاین بە کچەکانم وتم کچەکان من ئێوە جارە ئێوە ناناسم نازانم ئێوە چی لە مێشکتانە هەیە بەڵام ئەزانم ئەم کچانە شەڕیان کردووە بۆ زۆر شت شەڕیان کردووە ئەسڵم بۆ ئەوەی بێن بۆ کوردستان شەڕیان کرد باشە کە هاتنە کوردستان با لەسەر کوردستان هاتنەکەیان قسە بکەین ئەو کارەتان کرد و بیرۆکەکە دوابوو بۆچی بچین بۆ عەمان بۆچی بچین بۆ مسر با بێنە کوردستان ئەزمموی ئەوان کە ڕۆشنە بێگومان فیدباکی خۆیان بە ئێوەدا کە ئێمە چیمان بینی لە هەر لە یەکەم ڕۆژەوە هەستیان چی بوو لە کوردستان و ئایا لە لای تۆ ئەمە چۆنەڵێ بەزری ئەوە نێژرا لە لای تۆ کە جارێکی تر هەر ڕوو لە کوردستان بکەیتەوە بۆ ڕاهێنانکردن بە کچانی هەر وڵاتێکی دیکە بێت من هەر ئەو ڕۆژەی ئەو کچانە گەیشتە کوردستان لەو ئیمێلێکە ناردم بۆ سەفیری فەڕەنسا و هەر تاها حتا بۆ سەفیری فەڕەنسا لە عێراق پێم وتم لەم پرۆژە بەدواوە ئۆفیسی ڕێکخراوەکەی ئێمە لە کوردستان وهی عێراق ئەبێتە ئۆفیسی ڕێجیۆناڵ یعنی تاوە ئیتر هەر پرۆژەیەکم لە هەر وڵاتێکی ترا بێ ئەگەر دۆخەکە هیوادارم ینی ئینشاءڵڵا دۆخی کوردستان بەردەوام هەروە بێت ئەمە وەکو ئۆفیسی ڕێجیۆناڵ سێ یەکەم ڕەنگە هەندێک چالاکی کۆنفرانس و شتمان بچێتە وڵاتی تر بەڵام ئێتر لەمە دو هەر وەرکشۆپێک و خولێکی بڵێن چونکە ماسە کلاسانە پێویستی بە حزورە لە بەرەوەی کە ماتریاڵە هەر ئێهێنمە هەولێر دەکەم بە دڵنیایەوە جا شتێکم ئێستا بیرکەوتەوە حەزم کرد پێتانی بڵێم ساڵی 2012 فیلمێکی بەڵگەنامەیم دروست کرد من خۆم هەر بۆ خۆم حەزم لە دروستکردنی فیلمە فیلمێکی بەڵگەنامەیم دروست کرد لەسەر ژیانی دکتۆر تیسۆ یەکەم کنسوڵی گشتی فەڕەنسی لە کوردستان گەڕابووەوە ئیشەکەی لێرە تەوا بوو گەڕابوو بۆ پاریس لەوێ فیلمەکەم لەسەری دروست کرد اینجا چووم لەگەڵ بەرنارد کوشنەر لە ماڵەکەیە کە بەرنارد کوشنەر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسایە چاپێکەوتنم لەگەڵا کرد لەسەر چیرۆکیەوەی کە چکە بەرنارد کوشنەر دکتۆر تیسۆی کرد بە کنسوڵ بە وڵاتی فەڕەنسا یەکەم وڵات بوو کە بڕیاریدا یەکەم جار ئۆفیسێکی دیپلۆماتیک بوو کردیەوە یعنی ڤیزە وشت هەر لە بەغا ئەدرا یەکەم وڵات بوو دەست پێشخەریەکەی فەڕەنسا بوو پێشەوە هیچ وڵاتێکی تر لە هەرێمی کوردستان هیچ ئۆفیسێکی دیپلۆماتیکی نەبوو 2007 اینجا کە چاپێکەوتنەکەم لەگەڵ بەرنارد کوشنەر کرد و لەسەر دکتۆر دیسۆ قسەی کرد کە لە بەرەوەی کە چیرۆکێکی لەگەڵ کوردستانە هەیە و لە بەرەوەی کە کورد دەناسێت و ئێمە هەڵمان بژارد بەوەی کە ببێتە کنسۆل شتێکی وت ئەو ڕستەیە ئێستا من خۆم پراکتیسەیەکەم یعنی حەزەکەم باسی بکەم وتی ئێمە بۆچی بڕیارماندا ئەو ئۆفیسی دیپلۆماتیکە بکەینەوە لە کوردستان ئەمە کەی 2012 ئێستا لە ساڵی 2023 باشە وتی لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان تاقە ناوچەیەکە کە ئەگەر هەموو ناوڕاست خۆڕاتی ناوڕاست شەڕی تا دروست ببێ ئەو ناوچەیە ئەمێنێتەوە ینی شتێکی ئیستراتیژیکە ینی بڵێن ناوچەیەکە کە دەتوانی تیای بمێنیتەوە ئەمە 2012 پارێزراوە مححمل 2012 ئەوەی بە من وت ئەوان 2010 باشە خاتوشەیدا بە ڕستە پێم بڵێ بۆچی ئەم دیدگای هەبوو لەسەر ئەم ناوچەیە بۆچی ئەم بۆچوونەی هەبوو لەسەر ئەم ناوچە لەبەرەوەی کە کورد باش دەناسێت و کوردستانیش باش دەناسێت کەسێکە لەوانەیە کە ساڵهای ساڵە یعنی یەکەم کەس بوو کە لە ناو پەرلەمانی ئەوروپی باسی کوردستانی کرد لەبەر کە ئەسڵان خۆی فەڕەنسا دەست پێشخەری هەبووە مەسەڵەن دانیێل میتێران یەکەم ژنی هەڵا هەمیشە دۆست باڵپشتی کورد بووە بەڵێ کە ساڵی 1980 بانگەوازێکیان کرد ساڵی 1990 خۆی دانیێل میتێران هات بۆ کوردستان لە ماردین لەگەڵ هەموو کووردا کۆبووەوە ینی چیرۆکێک هەیە لە بینی کوردستان و فەڕەنسا چیرۆکێکی دۆستایەتی زۆر زۆرەوە هەیە باش ئەیناسێت و بەڕای من ئێستا کە من لە ناوچەکانی شەڕیان لەگەڵ ئەو ژنانە کار دەکەم لەکە لە ناوچەکانی شەڕن بە پراکتیسە و بە عملی تێگەیشتم کە بڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانین خولێک بۆ کچان لە یەمەنەوە کچ بهێنینە ئێرە جا باسی کچەکانتان کرد حەزەکەم پێتان بڵێم ئەو کچانە بۆ هاتنیان بۆ هەرێمی کوردستان ئەبوو دایک و باوکیان ڕازی بکەن ئەبوو زۆر کەس ڕازی بکەن و تەنانەت هاتنیشیان لە فڕۆکەخانەوە گرفت بوو لە بەرەوەی 11 کچ بە تەنها و ئەوان ئەزمموی شەڕیشیان هەیە زان عێراقش ناوچێکی ناسەقامگیرە وازان هەرێمی کوردستانی ڕاستە بەشێکە عینەن عێراق ناسەقامگیر ئەنجا ئێمە ڕۆیشتین سەفەرێکی بارزانمان کرد بۆ ئەوەی کە تۆزێک ئاگاداری بڵێن چیرۆکی کوردستان بن و دوایەوە چونە مۆزەخانەی ئەنفال و یعنی گریان ئەوەتە من نەمانزانیوە سەدام حوسێن
ئاوا دیکتاتۆرێکی ئاوا بۆ چووکە لا ئێمە ئاوا باسی سەدام حوسێن ناکرێت. بەڵێ خات و شەیدا بێگومان زۆرمان حەزە کرد کە زیاتر درێژە بە بابەتەکە بدەین. من هەستەکەم وەکو خودی خۆم دۆزی دەردانی هۆرمۆنی دۆپامینم گەیشتۆتە سەقف ئەم بەیانە چونکە بەڕاستی کاتێک مرۆڤ کرد کە چالاکیەکە کە کارێکەکە هەست بە خۆشێکا و هۆرمۆنە دروستە بێت. جاری وایە تۆ کەسێک کارەکەکە بەس چون هاوڕەگەزی خۆتە ئیتر هەستەکەی تۆ کارەکەت کردووە ڕێک ناڵم هۆرمۆنی دۆپامی لە منەوەی بەسەر هاتووە لە قورسی لەبیرە بە ئێمەش نەگەر پێکەوە ببین زۆر بەخۆتی بەڵام ئەگەر پێکەوە نبین و شەڕ بکەین پێکەوە زۆر خراپە. جا کە پێکەوە کارەکەین تەمان پێویستیشمان بە هێز و بەتوانە و بە ئەنەرژی پیاوەکانیشێ هەمانە من پیاوەمان زۆر لە دەوروبەرە بەڵام بڕات هەبێ ئەگەر باوەڕمان بە توانەکانی خۆمان هەبێت خەت و شەیدا منەوە بڵێ من و هاژات هاوکارین کات زۆر پاڵپشتی یەکین یعنی لەو ژنانەم ئەتوانم بڵێم کە لەگەڵ هاژەیە هاوکارێکی زۆر تەواومان هەیە بەیەکەوە هەمیشەش بۆیە سەرکەوتو بووینە چونکە لە پشتیەکین زۆر کە منەوانی کە پرۆگرام بە یەکەوە پێشکەش بکەن وە گونجاو بن. دەبانیش پێت بڵێم یەکەم جارە لە ستۆدیۆیەک لە کوردستان دانیشم چکە ڕۆشتوم باشە چەند جارێک ڕۆشتوم یەکەم جارە هەستەکەم لەگەڵ دوو ژنەی پێشکەشکاری بەرنامەی دانیشم کە بەڕاستی بە جوانی هات ناو قوڵای مۆزوعەکەەوە لەگەڵم هات پرسیارەکان لە کۆنتترۆلەوە بۆیان نایێت چکە شتە ڕووی داوە دوای وتمە ئەح خۆزگە نەچوومایە هەڵقوڵاوی خۆمانە زۆر جار تەنانەت هەر بە سیرکردنێکی سۆڤان لێم تێگەیشتووە منیش بە هەمان شێوە تەنانەت ئێمە جاریوا بۆ ناکۆکیش بووین لە ناکۆکیەکەشمانە هەر باوەشێکمان کردو بێت ئەمە جی خۆشحاڵیە بۆیە توانیمانە تا ئەم ئاستە بین ئەمە باسکردن و وەسف و پێهەڵدانی خۆمان نییە بەڕاستی شەیداخان بۆیە کە بزانین و پیشانی بدەین ژن ئەتوانێت پێویستە گفتوگۆکەی ئێمە زۆر خۆش بوو حەزمانە کرد بمان بوورە کە بە داوای لە بوونەوە پێت بڵێن دەرفەتی بەرنامەکە زیاترت شایەنە وڵی زۆر سپاسی هەمولایەکەکەم و بە تایبەت علی دڵمەڕی نوێنەری حکوومەت چکە برادێکی زۆر خۆشەویست و نزیکە ئەو یارمەتی زۆری داین کە بتوانین ئەم چالاکیە بکەین و زۆریش حەزەکەم سپاسی تیمەکەم و ئەو کەم و کچانێکە لەگەڵمانان و هەموو کەسانێک کە هاوکاریەکەن بۆ ئێوەش ینی هەمووانەی کە تێگەیشتن بەڕاستی لەم پرۆگرامە زۆر خۆشەکە لە کوردستان لە ناوفیسێک دانیشتم من حەزەکەم پێشگەوەی کە بڵین بە جەنابەت ئەستێرە حەزەکەمە لێرە نازناوی دایکی میدیای ژنانی کوردت پێ بدەین وەکو دایکی ژنانی کورد کە لە ڕێی لەو کاری میدیایی کار دەکەن بەڕاستی جێگەی شانازی بەیانە من هەستێکی زۆر خۆشم هەبوو هیوادارم هەر خانمێکی میدیاکار بینەری ئێمە هەر خانمێکە حەز ئەکات بچێتە ناو بواری میدیاوە نمونەیەکی ئاوها جوان کە دەبینی نەزانی ئێمە بەهێزین پاڵپشتیمان هەیە باوەڕمان بخۆمان هەبێت بەو باوەڕۆ ڕۆشتی جیهانیش لەگەڵە دێت بە دڵنیایەوە من حەزەکەم ئەمەش بڵێم بە هەموو کچانێک کە حەزەکەن و کچانێک کورد و کچانێک کوردستانیانەوەی بەنە ناو میدیاوە یەکەم شت باوەڕیان بخۆیان هەبێ دوو هەم بە هیچ کاتێک و بە هیچ شێوازێک ینی گوێ بە قسەی دەوروپشتی خوان نەدەن بە تایبەت ئەگەر پێت بڵێن ئەبێ ستایلی خۆت گۆڕیە بێ بۆشە نا وەکو خۆت بە بیر و باوەڕی خۆت بڕۆ پێشەوە چکە ژن ئەگەر دەرفەتی بدرێتێ ئەگەر فێر بکرێت بڕواتان هەبێ ئەتوانێت وەکو پیاوە لە یەک ئاستایش بکەم مەبەست ئەوەش نییە کە تۆ شوێنی پیاوە بگری نە تۆ شوێنی خۆت ئەگری لە دوامەوە بەیەکەوە هەموو جارەواڵێم ئەڵێن تۆ زۆر ینی ئەوە فێمینیستن ئەوەنە پیان ئەڵێم ئەسڵەن ئایدای فێمینیستیش ینی یەکسانی ینی مافی مرۆڤ کە تۆ ما باسی ئێمە هەموو پرۆژەکانمان بە ناوی ڕۆژنامەوانی بۆ مافەکانی مرۆڤ ئەخیر خەڵاتیشمان هەر بەوە وەرگرتووە هەموو جارە وتومە نا ئێمە بە دوای شوێنی خۆمانە گەڕین ئەمە شوێنی ئێمەیە بڕواتان هەبێت ئەگەر ژن هەبووە لە ناو ساحەی شەڕە شەڕ نەئەبوو چکە ژن شەڕی ناوێت جوانە بە ئەمە دوایین وشە بێت زۆر خۆشحاڵین ژن لە ناو جەنگا بووە لە بەرەکانی جەنگ بووە شەڕەکە ڕووی نایە سپاس بۆ تۆ خات و شەیدا دووبارە کامیوانی ئەمە زۆر دوێنە بن وەکو هەمیشە ئەڵێن کە شوهاوەکە کە ئیبینین لە دەرەوە بە ڕووکەشی زۆر بەهاری و جوانە بەڵام هەواکەی ساردە بابێکەوە بینەر و ببینین شارەکانی هەموو کوردستانی گەورە کە شوهاوی چۆنە.
باچێن سەر بابەتێکی تر پێنجەمین پێشەنگای کتێب لە سلێمانی کۆتایی هاتووە منداڵانیش سەردانی پێشەنگاکەیان کردووە و لەوێ کتێبیشیان کڕیوە. ینی نەکەر گەورەکان ئەم جارە منداڵانیش خۆیان بەشدار بوون ڕاستە کتێبی منداڵان هەیە بەڵام کەمتر منداڵە چوو و بەشداربووان داواکەن کە پێشەنگەی لەم جۆرە بەردەوام بێ و داواشەکەن نرخەکانی داشکانی تایبەتیان بۆ بکرێت تا بتوانن سوودمەند بنلەی. کارێکی زۆر جوانەوەی کە فەرەنگەکان پێی کۆتێکەڵاو دەبێ و کارێکیان کردەمە توانیمانە بەشدار بین. پێشانگە باشە و قەرەباڵغی خۆشی هەیە ئەگەر بڕێک ورد بێەوە بۆ فرۆش و شتیوە لەوانە ئێستا بارودۆخی ئابووریوانە بڕێک باش نەبێوانەش کاریگەری خۆی لەسەر هەبوو. چەندم جارتە سەردانی پێشەنگاکەکەی؟ ئەمە دووەم جارمە. چیت کڕیوە؟ ئەمەم کڕیوە. کتێبی مناڵانە؟ بەڵێ. کتێبی تری 1001 شەوەم کڕی، شتی تریشم کڕی. چی بە مناڵانەڵێ کە بێن سەردانی پێشەنگاکە بکەن کە چەندین بەشی تایە تایبەتە بە مناڵان؟ ئەڵای ئەوە یعنی کتێب بکڕن بیخوێنەوە باشی بیخوێنەوە هەڵسکۆتی باشی لێ فێر بن خۆشم هەڵسکۆتی باشی لێ فێر بن. ئەو کتێبانەی کە لێرە دانراوە نرخەکانیان زۆر مناسبە لە نێوان 1000 بۆ 2000. هۆ کارەکەی چییە؟ پێشەکی سوپاس. طبعا ئێمە لە چاو هەموو دەستگاکانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە هەر زانترین نرخمان هەیە. ئەمەش هەر لەبەر ڕەچاوکردنی باری ئابووری خەڵک. هەروەها کتێبەکانیش بەشێکیان ئەوانن کە پێشتر خواستی خەڵک بە شێوەیەکی بەرچاو لەسەری نەبووە بەڵام کاتێکە نرخەکەیمان هەرزان کردووە ئێستا خەڵک حەزی لێ ئەکات و پێویستەکانی خوانی پێ پڕەکەنەوە. گەنجەکان زۆریان و چەند لە جیاتی کتێبێک چەند کتێبێکەکردن و لە بابەتە جیاوازەکان خۆشحاڵانە ئەوەیە گەنج ئێستا زمانی ئینگلیزی و زمانەکانی تریشی باشترە و زمانی کوردیش ئەزانێ و ئەتوانێت لە چەند زمانی کتێب خوێنێتەوە. ئەمە بۆ خۆی کارگەرێکی زۆر پۆزتیڤ هەیە، کارگەری زۆر ئەرێنی هەیە لەسەر جیلی ئێمە ئەم جیلێکی ئێستا بڕێوە. بۆیە زۆر تایبەت بوو و هیوادارم کە لەم جۆرە پێشەنگیانە بەردەوام بێ و چالاکی زیاتر بکرێ. بەم شێوە هاتین لە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 هیوادارین کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت وە سووتان لە بەشەکانی ئەم ئەڵلقەی ئەمڕۆی بەیانی 24 بەرگرتبێت. سۆڤان حەزەکەم لە کۆتایی پرۆگرامەکە ئەوە نەبڵێمەوە کە ژن ئەگەر پارێزەری خودی خۆی بێ بۆ پارێزەری هاوڕێژنەکەی بێ دوجار پارێزەری هەموو جیهانی شەبێت. سپاس کە بینەر و بیستەر بوون.